کوردستان لە ژێردەسەڵاتی ڕاستەوخۆی ڕۆم و عەجەمدا. لە چارەکی دووەمی قەرنی 19دا لەلایەکەوە بابی عالی هەموو میرایەتی ئۆتۆنۆمەکانی کوردستانی عوسمانی بەتلیز، هەکاری، بۆتان، سۆران، بادینان، بابان و لەلایەکی تریشەوە دەرباری قاجار میرایەتی ئۆتۆنۆمەکانی کوردستانی ئێرانی، ئەردەڵان، لۆڕستان، موکریانیان تێکدا و دەسەڵاتی ناوەندی ڕۆم و عەجەمیان تێدا دامەزران. لەم سەردەمەدا گەلانی ئەوروپی لە مەیدانی ئابووری، کۆمەڵایەتی، سیاسی، فەرهەنگی، سوپاییدا بە خێرایی لە پێشکەوتندا بوون، نەتەوە ئەبووە بنچینەی دروستکردنی دەوڵەتی نوێ. نوێنەرایەتی خەڵک لە ژیانی سیاسی دەوڵەتدا زیادیە کرد، بەڵام لەو کاتەدا داودەستگاکانی عوسمانی و ئێرانی تا ئەهات لە خەڵک زیاتر دوور ئەکەوتنەوە و زیاتر بەرەو زۆرداری و داهێزران و داوەشی نەچوون. دەوڵەتانی ئەوروپا ئەرزی فراوانیان لێدا گیرەکردن و پەیمانی نابەرامبەر و سەختیان بەسەردا ئەسەپاندن. هەردوو دەوڵەت کەوتبوونە ژێرباری قەرزی گران و نفوزی ڕوخێنەری دەوڵەتانی زەنجین و بەهێزی ئەوروپیەوە. نابوتی و زۆرداری و فەساد و بەرتیلخۆری لەسەرەوە تا خوارە و داودەستگاکانیان تەشەنیان کردبوو. ئەوانەی پلەپایی کاروباری دەوڵەت و خەڵکیان پێسپێردا شوێنەکانی خۆیان بە نرخی گران لە کاربەدەستە نزیکەکانی بابی عالی و دەربارە کڕی. ئیتر دارالئیسلام و دارالکفر نە بەکردەوە و نە لە ڕووی تیۆریەوە بایەخێشی نەمابوو. لە ناوبردنی دەسەڵاتی میرە کوردەکان و دامەزرانیدا و دەستگای دەسەڵاتی ناوەندی ڕۆم و عەجەم لەجێ ئەوان سەرڕای ئەوەی دەسەڵات و ئیمتیازاتی لە چینی سەرەوەی کۆمەڵی کورزەوت کرد، باریژیانی خەڵکیشی لە جاران خراپ و ناخۆشتر کرد. کاربەدەستانی ڕۆم و عەجەم لە باتی دەستگای بەڕێوەبەرایەتی نوێی کارامە، دادگا، باشداری خەڵک لە ژیانی گشتیدا، ڕێگاوبانی نوێ، نەخۆشخانە، قوتابخانە، کارگا، زانستگا، چاپخانە و ڕۆژنامە زوڵمی زۆرتریان لەگەڵ خۆیان هێنایە ناو کوردستانەوە. 1. کاربەدەستانی نەناسراوی زۆردار لە جیاتی کاربەدەستانی ناسیاوی خۆجێیی. 2. دامەزرانی قەڵاو پازگا بۆ ڕووتانەوەی خەڵک و ئۆردوگا بۆ هێزە داگیرکەرە سەرکوتکەرەکان. 3. زیادکردنی ڕادەی باج و سەرانە و بەرتیل. 4. گرتن و دوورخستنەوە و کوشتن و تاڵانکردنی بێلێپرسینەوە. 5. ڕەشبگیری لاوان بۆ سەربازی بێگەڕانەوە. بەم پێیە گۆڕینی دەسەڵاتی دەرەبەگە کوردەکان بە دەسەڵاتی داگیرکەری ڕۆم و عەجەم کە بە لەشکرکێشی گەورەی درێژخایەن و شەڕ و تێگەڵچوونی خوێناوی کرابوو و بەهێزی چەکداری سەرکوتکەریش ئەپارێزرا، نەک بۆ پێشەوچوونی لە ژیانی ئابووری، کۆمەڵایەتی، سیاسی، فەرەنگی خەڵکی کوردستان دابەدینێنا، بەڵکو باری زۆر لێکردنی ئابووری و کۆمەڵایەتی قورستر کرد. چەوسانەوەی نەتەوایەتی شیاتە سەر، بگرە لە ژێر سایی دەرباری قاجاردا چەوسانەوەی مەزەبیش بووە سەرباری. ئەگەر لە سەردەمی شەرەفخان 1543 و دوایتر لە سەردەمی ئەحمەدی خانیدا 1650-1707 هەستی خۆ بە بێگانەزانین لە ڕۆم و عەجەم، هەستی خۆ بە کورزانین، هەستی پێویستی یەکبوون و پێگەێنانی دەوڵەتی کوردی سربەخۆی بەهێز کە کورد و کوردستان لە دەستدرێژی و ململانەی ناڕەوای ئەو دوو هێزە بێگانەیە پارێزێ، وەکو بیر و ئاواتی کەسانێکی بلیمەد لە دووتوێی شەرەفنامە و مەموزین دامایەوە لەبەر نەگەیشتنی هەلومەرجی ئابووری، کۆمەڵایەتی، سیاسی، فەرەنگی، کۆمەڵی ئەو سایکور نەبوو بە ئایدۆلۆژیای چینی هەڵبژاردەی کۆمەڵ و نەیش بوو بە خواستی خەڵک و بزوتنەوەی جەماوەر و لە نیوەی یەکەمی قەرنی 19هەمدا بەکردەوەی پچڕ و ناتەواو لە یەکدا بڕاو لە تەقەلا ناوچەکانی میرەکانی بەتلیز، بابان، سۆران، بۆتاندا دەنجیدایەوە. بەڵام لە دووچارەکی قەرنی 19هەمدا هاوزەمان لەگەڵ سەرکەوتنی ئاڵمان و ئیتالیا لە پێگەێنانی دەوڵەتی نەتەوەی یەکگرتوودا و هاوزەمان لەگەڵ پەرەسەندنی خەباتی نەتەوەکانی باڵقان، بۆڵغار، سرب، ڕۆمانی، یۆناندا بۆ ڕزگارکردنی لە ژێردەستی تورک و دامەزرانی دەوڵەتی نەتەوەی سربەخۆ لە ئەنجامی ئەو گۆڕانە ناوەکیە قوڵانەی لە ڕووی ئابووری، کۆمەڵایەتی، سیاسی و بەسەر خەڵکی کوردستان داهات کە بوو بۆ ژێردەستی ڕاستەوخۆی ئیمپراتۆریە داوەشیوە زۆردارەکانی عوسمانی و قاجاری و ئەوانیش بوو بوونە پاوانی لە وەرگای دەوڵەتە ئیمپریالیستە گەورەکانی ئەوروپا. خەباتی کورد بەڕابەری گەورە پیاوێکی ڕۆشنبیر و شۆڕژگەر شێخ عوبەیدوڵای شەمزینی چوە قۆناغێکی نوێوە کە ئەگونجێدا بنرێ بە سەرەتای گۆڕانی هەستی نەتەوەی کورد بۆ هۆشی نەتەوەی و دانانی بناغەی سەرەتا گشتیەکانی چوارچێوەی استراتیژی کاری نەتەوەی کورد لە پێناوی ڕزگاری و یەکگرتنەوە و پێگەێنانی دەوڵەتی سربەخۆدا. کورد لە یەکەمین پارلەمانی عوسمانیدا 6 دەوڵەتی ئەوروپایی لە سیوێکی مارتی 1870دا بە پرۆتۆکۆڵێکی نووسراو داوایان لە بابی عالی کردبوو لەگەڵ چێوەڕەش کە ئەو دەمە لە شۆڕشدا بوو بە ئاشتی پێک بێ و دەستنە و مەڵبەندەی ئەوێ هەڵبگرێ بە بیانووی ئەوەی زمانیان سلاوی و دینیان مەسیحیە. لە هەمان پرۆتۆکۆڵدا رووسیا هەڕەشی ڕاگەیاندنی جەنگی لە تورک کردبوو ئەگەر خواستەکەی قوبوڵ نەکرێت.
لە کۆبوونەوەیەکی مەجلیسی مەبعوساندا کە بە تایبەتی بۆ لێدوان لەو هەڕەشەیەکرا لە کاتێکە هەندێک لە کاربەدەستانی بابی عالی چۆڵی خەزێنەی دەوڵەت و نەبوونی پارە و دراویان ئەکردەبیان و بۆ قوبوڵکردنی مەرجە قورسەکانی دەوڵەتانی ئەوروپی، مەبعوسێکی کورد نوێنەری هەڵبژێردرا بۆ پارلەمان هەڵی دایاوتی ئێوە ئەڵەن کاروباری دارایی لە تنگانەیەکی سەختدایە، ئێمە چۆن ئەتوانین بڕوا بۆ قسەیە بکەین لە کاتێکە ئێوە لەم کەشوفشەدان جلوبەرجی ڕەنگا و ڕەنگ و ماڵی ڕازاوی پڕ لە کەلوپەلی جوان و گالیسکەی ئەسپی قەشەنگتان هەیە. وەرن بۆ لای ئێمە بۆ کوردستان بە چاوی خۆتان کوێرەوەری و ناخۆشی ژیانی ئێمە ببینن. تا لە وڵاتی خۆم بووم هەرجلی دڕاوی پینەکراوم لە بەردابوو وەکو خەڵکەکەی تر، بەڵام کە ئێوەم بەو جلوبەرگە ڕسمیە نایە بۆ خشڵدارانەوە بینی لە حاڵی خۆم تەریق بوومەوە. زۆرم لە خۆم کرد و منیش چووم لە بازاری دەڵاڵەکان نەک لە کۆگا گەورەکان ئەم جلم بۆ خۆم کڕیکەوا لە بەرمدایە. جا بۆ سەلامەتی نیشتیمان و بۆ ئەوەی ڕێ ببڕین لە دەستێوەردانی بێگانە لە کاروباری وڵاتەکەمان، من ئامادەم لە کاتی پێویستدا ئەم جلوبەرگە بفرۆشم و جلە پینەکراوە کۆنەکەی خۆم لەبەر بکەمەوە. لە قسەی ئەمە مەبعوسەدا ئەکرێت چەند مەسەلەیەک دەربهێنرێ. یەک، ئەو جیاوازیە گەورەی لە ئاستی چینی کاربەدەستی تورک و کۆمەڵانی خەڵکی کوردستاندا هەبووە. دوو، بە تەنگەوهاتنی دڵسۆزانی سربەخۆیی دەوڵەتی عوسمانی و دانانی ڕێوشێنی ملنەدان بۆ خواستی دەوڵەتانی بێگانە. سێ، داواکردنی هۆشیارانە بە دەنجی بەرز بۆ باشکردنی ژیانی خەڵک، ئەمانەش هەموو بەڵگەی هۆشیاری مەبعوسە کوردەکەیە کە بێگومان نمونەیەکی ڕۆشنبیرانی کوردە لەو سەردەمەدا. ئەم مەبعوسە ئێستا نازانرێت کێ بووە، بەڵام بە مەزەنە ئەگونجێ هەر شێخ عوبەیدوڵڵا بوو بێ. دەربارەی شێخ عوبەیدوڵڵا لەو کاتەوە مەولانە خالیدی شارەزووری 1970-1826 کەوتە ژیانەوەی تەریقەتی نەقەشبەندی. ئەم تەریقەتە لە ناوخاچی کوردستاندا لە ماوەیەکی کووردا پەرەیسەند و بڵاو بووە. دایان مەلای پایەبەرزی ناودار لە شوێنی جیاجیابوون بە خەلیفەی مەولانە بۆ بڵاوکردنەوەی بیر و باوەڕی تەریقەتی نوێ و بە هەزاران مورید و مەنسوب و سۆفیان تێئاڵا. لە پاش کۆچی کتوپڕی مەولانە بۆ بەغداد 1820 دوایتر لەوێەوە بە یەکجاری بۆ شام دوو کەس لە خەلیفەکانی لە هەموو ئەوانی کە زیاتر نفوزیان پەیدا کرد و خانەقاکانیان بۆ ناوەندێکی گرنگی ئیرشاد و ڕابەرایەتی بڵاوکردنەوەی تەریقەت کە یەکێکیان شێخی بیارە و ئەویتریان شێخی نەهری بوو. بنەماڵی شێخەکانی نەهری خاوەنی نفوزی دینی و دنیایی بوون. لە ڕووی سەیدایەتیەوە وەکو خۆیان ئەیانگوت نەوەی شێخ عەبدولقادری گەیلانی بوون. لە ڕووی دینیەوە مەلای چاک و ناوداریان تێدا هەڵکەوتە بوو. لە ڕووی مادیەوە خاوەنی ئاوایی زۆر و ئەرزی فراوانی کوشت و کاڵ بوون. دەسەڵاتی ئیرشادی تەریقەتیش پایی دینی، کۆمەڵایەتی، سیاسی لە جاران بێسترکردن. شێخ عوبەیدوڵڵا کوڕی ئەم بنەماڵە دەسەڵاتدارە بەڕێزە بوو. جگە لەوەی سەید بوو، شارەزای زانستە دینیەکان بوو. خاوەنی نزیکەی 200 گوند بوو. لە جێگەی سەیدتەی باوکی مرشیدی تەریقەتی نەقەشبەندیش بوو. باسی پیرۆزێتی و کارزانی شێخ لە هەموو جێگەیەک دەنجیدا بۆ بەڕادەیە کە بەڕابەری گەلی کورد دائەنرا. هەموو ڕۆژێ لە دیوەخانەکەیدا میوانداری 500 تا 1000 کەسیە کرد. بە توانا و هەیبەتەوە کارەکانی بەڕێوە برد. لە ناو کووردا بە ئەمیرێکی بچووک لە قەڵەمەدرا. خانەقا شوێنی ئیرشادی شێخ و کۆبوونەوەی خەلیفە و موریدەکانی و سازکردنی ڕابیتە بوو. شێخ لەوێەوە ڕابەری ڕێکخراوەیەکی فراوان و بەربڵاوی ئەکرد کە پێگاتبوو لە سەدان خەلیفە و مورید و سۆفی لە ناوچی جیاجای کوردستان و وڵاتانی ئیسلامیدا. خانەقا یا ڕاستر بارەگای دینی و دنیای بنەماڵی شێخ عوبەیدوڵڵای نەهری بوو. نەهریش ئاواییەکی ناوچی شەمزینان بوو لە ویلایەتی هەکاری کە لە ڕووی جوگرافیەوە کەوتۆتە ناوەڕاستی کوردستانەوە. لە کاتی جەنگی ڕووسی عوسمانیدا 1877 سوڵتان عەبدولحەمید بانگی جیادیدا بۆ بەشداری موسڵمانان لە غەزای ڕووسدا. شێخ عوبەیدوڵڵا لەگەڵ چەند سەد کەس لە موریدەکانی خۆی بەدەنگ ئەم بانگەوە چوو بۆ قۆڵی بایەزید کە لەلایەن سوپای ڕووسەوە داگیرکرا بوو. لە ڕۆژانی شەڕدا نزیکەی 5000 کورد کە لە سەرانسەری کوردستانەوە هاتبوون لە ژێر سەرکردایەتی ئەودا کۆبوونەوە. ئەگەرچی هێزەکانی میلیشیای کورد لە لابەلاکردنی چارەنووسی ئەم جەنگەدا دەورێکی کاریگەر یا باشی نەجێڕا، جەنگ بە سەرکەوتنی رووسیا و تێشکانی عوسمانی دوای هات، بەڵام پای شێخ عوبەیدوڵڵا لە ناو کووردا لە جاران زیاتر بەهێز و جێگیر بوو. هۆشیاری سیاسی زیاتر قوڵ بوو، چاکتر شارەزای دیوی ناوەی ئیمپراتۆری عوسمانی و لاوازیەکانی و گیروگرفتەکانی بوون. سروشتی دینی دەوڵەت و جیاد و غەزای عوسمانی ناسی. نفوزی کاریگەری بێگانە و پەیوەندیەکانی نێوان دەوڵەتان تێگەیشت. ناسیاوی زۆرتری لەگەڵ گەورە پیاوەکانی کورد و ناوچەکانی پەیدا کرد. چاکتر ئاشنای هەلومەرجی نالەباری ژیانی خەڵکی کوردستان بوو. هەندێک چەک و تفاقی جەنگی دەستکەوت، تەجروبەی جەنگی بەدەستهێنا. شوێنی شێخ عوبەیدوڵڵا لە ناو کووردا ناوبانگی لە ناوچەکەدا نەک هەروەکو شێخێکی تەریقات، بەڵکو وەکو ڕابەرێکی ناسراوی دینی، سیاسی، سوپایی درەوشایەوە.
پایەکانی استراتیژی کاری نەتەوەی شێخ عوبەیدوڵڵا. شێخ عوبەیدوڵڵا لە دوای کۆتایی هاتنی جەنگی ڕووسی عوسمانی 1877 گەڕایەوە بارەگاکەی خۆی لە نەهری لە ئەنجامی هەڵسەنگاندنی هەلومەرجی ناوخۆی کوردستان لە ژێردەستی بابی عالی تورک و دەرباری قاجاردا. هەلومەرجی ناوەی هەردوو ئیمپراتۆری دۆخی سیاسی جیان کەوتە داڕشتن و دانانی پایە سەرەکیەکانی استراتیژەکەی، ئامانجەکانی هێزی سەرەکی جێبەجێکردنی، دۆست و هاوپەیمانەکانی، دوژمنەکانی و شوێنە لاوازەکانیان، مەیدانەکانی جوڵانی، ئوسلوبەکانی بەدیهێنانی. هەرچەندە نووسراوێکی دیاریکراو لە شێخ خۆی یا لە ڕاپەڕینی 1880 بەجێ نەماوە بەڕوونی هەموو لایەنە جیاوازەکانی استراتیژەکە دەربخات، بەڵام لە پێکەوە نووساندنەوەی سەر لە نوێی تێکڕای بەڵگەماوەکان وەکو وتارەکەی تەمووزی 1880 شێخ لە نەهری، نامەکانی بۆ ئیقبالە دەولەی متەسەڕیفی ورمێ دکتۆر کۆهران، کوردەکانی سنوور، گفتوگۆکانی لەگەڵ کلایتۆن، ئابود، بێگانەکانی تر، گفتوگۆی نوێنەرەکانی لەگەڵ دیبلۆماتەکانی رووسیا و بەریتانیا لە ئەرزڕۆم، وان، تەورێز، راپۆرتی سەفیر و دیبلۆماتەکانی تری رووسیا و بەریتانیا لە تاران و تەورێز و ئەستەمۆڵ و ئەرزڕۆم و وان، هەروەها هەڵوێستە دیارەکانی لە ڕووداوەکان بەمانە هەمووی ئەگونجێ دیمەنی گشتی استراتیژەکەی سەر لە نوێ بەیەکخراوی بخرێتە بەرچاوان. ئامانجی استراتیژی شێخ پێگەێنانی دەوڵەتی سربەخۆی کوردستان بوو کە یەک هەموو کورد بێ گوێدانە جیاوازی خێزان، بنەماڵە، خێڵ، ناوچە، لاجەی زمان لەسەر بنچینەی پەیوەندی نەتەوەی کۆبکاتەوە و لە دوو دەوڵەتی بەناو ئیسلامیان داببڕێ. دوو دوژمنەکانی کورد، ئیمپراتۆریەکانی قاجاری و عوسمانی لە کوردستان دەربکە. سێ هەردوو بەشی ئێرانی و عوسمانی کوردستان لە ژێردەستی بابی عالی و دەرباری قاجار دەربهێنێ و یەکبخات. چوار ئاسایشی سەرماڵی خەڵک، بازرگانی، خوێندەواری، پیشەسازی، شارستانێتی لە کوردستاندا دابین بکات. 5 هاوکاری دۆستانە لەگەڵ گەلانی مەسیحی، ئەرمەنی و ئاسووری هاونیشتیمانی کورد لەسەر بنچینەی لێبوردنی دینی و ڕێزگرتنی یەکتری دابمەزرێنێ. 6 هاوپەیمانێتی لەگەڵ گەلانی موسڵمانانی ئێرانی و عەرەب ویلایەتەکانی مووسڵ، بەغداد، حیجاز، میسر دروست بکات. 7 دانپیانانی سیاسی و قانونی دەوڵەتانی گەورەی ئەوروپا بەدەستبێنێ. بۆ جێبەجێکردنی ئەم ئامانجە گەورانە ئوسلوبەکانی کاری سیاسی، دیبلۆماسی، سوپایی بەکاربێنێ.